دیاریت کەس نزانی بوو چییە من قەت کەسی پرس نەکردبوو هەیە کو ساڵی نۆتونە جاری یەکەمین و ئەس جدیاخوا غەیدی بوو ژبەر کو ئەس پڕ حەساس بووم لە ماڵەدا یعنی کەنگێ ژمەرا گوتمان لەڤر ڕابە لەڤر ڕوونێ من ڕۆژێکی خوارە نەدخوا ئەوسا نزانم چما هەمبەری دیاخوا شەرم بکەم دل نازک دبێژن بە سۆرانی وسا بوومە یعنی یا من گاوێک و دیتیە چەند ڕۆژا غەیدیمەش بۆی کە ئاشتی چێ ببێ ئەو سێف چێ کرد بوو خست بۆ ناو چانتای من و گاوی جارێک و یەکەمین بوی ئاوایی من ئەو سێف دید و پشرا من چیرۆکی وی بیست و پشرا من لێ کۆلینی وی هێنێ کرد و لە جێهێن جودا کو من پرس کرد مینان بێژم لە گەرمیانژی لە باشوورێ ئەو سێف هەبوویە مینان بێژم ئەو شێخ محەممەدی شاکەلیک و نهاژی بەختەبەر دژی ئەو بەرێ وەزیری ڕۆشنبیری بوو ئەو بخوا ژمرا قال کردیە بە ڤیدیۆژی نها گەلمەنەیەک و گاوێک و ئەوژی زارۆک بوویە دیتیەک و زلامێکی لە گوندیوان ئەم دەبێژن دڵتەر یعنی کەسێک و پڕ هەرتم خۆشک دکا و سمبێلی خوا بۆ یاغ دکا و بژنا و بەرکەچکارە ددادستینێ دەبێژێ هەرتم سێوێکی مێخەگرێژ دەستی ویدا بوو نها ئەو بە ڤیدیۆژی گەل من هەیە گاوێک و شێخ محەممەد شاکەلی دەبێژێ و بەوی ئاوایی من لێ کۆلین کرد و پشراژی من بریارداک و ئەو سێڤ ئەس سەر بخەبتم و لێ دەستپێکی نزانی بووم چاوا بوو من جاری یەکاژ 2023 من دا هەواڵێکی خۆ لە فیلمێکی بکارانی وەکی دەستپێکردنی خەباتن هونەری و پشراژیش ساڵی 2005 بە من پرۆژە دەست پێ کردن